ئێمە ئاگاداری نەک ئێمە ئاگاداری هەموو دنیا ئاگادارە خۆ ئەو حاڵەتە ڕێکخراوە نێو دەوڵەتەکان ڕاگەیاندنە جیهانیەکان و ناوخۆیەکان بەشێکیان ڕاستەوخۆ و بەشێکیان ناڕاستەوخۆ ڤیدۆکان دەگوازنەوە بەڵام بەداخەوە ینی بابەتەکە لە ڕووی ئیداری و سیاسیەوە بە شێوەیەکە کە لە اختصاسی من نییە قسەی لەسەر بکەم ئێمە وەزارەتی کوشکاڵ و سەرچاوەکانی ئاوین بەڵام ئەوەی کە هەیە وەزارەتمان چەندین جار بەیان و داواکاری و نووسراوی ئاڕاستی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە کۆنسوڵێتی وڵاتان کردووە هەمووی بە دۆکۆمنت ئەو نووسراوانە هەن کە بە هەموو شێوەیەک پێویستە ڕێگری لەم دیاردەیە بکرێ اینجا ئەگەر لە دەرەوەی وڵاتەوە دەستدرێژی بکرێتە سەر دارستانەکان یا لە ناو خۆی وڵاتە بە تایبەتی ئەوەی کە لە دەرەوەی وڵات دەکرێت ئێمە زۆر لی نیگەران بووین و ئەوەی کە پێویست بۆ لە سەرمان بە ئەرکی خۆمان هەستاین وەگوزارێت ئەو ناوچانە سنوورین ناوچەی چڕن شاخاوین بێگومان مانەوەی دارسروشتەکانی ئێمە زۆرینەی زۆری لە ناوچە چڕەکان و شاخاوەکانن بێگومان کاریگەری خراپی دەبێت بەڵام بە حکمی وەزع ئەمنی لە سنوورەکان هەیە داتای ورد و بەدواداچوونی ورد ڕاستەکەی نەتوانراوە بەدەست بخرێ و کۆ بکرێتەوە بزانین قەبارەی زیانگەیاندنەکە قەبارەی لە ناوچوونەکە چەندە بەڵام ئەوەی هەیە ئێمە وەزارەتی کوشکاڵ و سەرچاوەکانی یا بەڕێبەرایەتی گشتی باغداری دارستان پاوان بە یاسای ژمارەی ساڵی 2012 بڕینەوەی یەک داریش پێویستی بە ڕەزامەندی خودی جەنابی وەزیرە بۆ ئەوەی ڕێگە بدرێت ئەو دارە ببڕدرێتەوە ئەگەر بۆ مەشروعێکی استراتیژ بێ بۆ نمونە جادەیەکی استراتیژی ڕاکێشێت دەداری بەرەکەوێ یعنی ئەوەندە یاساکە قورسێت و قودسێت و ئەهمێتی بۆ دارستان و بۆ ژینگەداناوە کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە ئەکان لە ژێر مەترسیدان وەکو بەدەستی مرۆڤ ئەویش لە ڕێگەی بڕینەوەی دارستانەکان و لە ڕێگەی ئەو کەسانی دانێ بارزرگانی بکەم بە داری داربەڕوو بە تایبەتی کە لە ڕێژێ ١٩٠ داری سروشتی کوردستان داربەڕووە بۆ کردنی بەخەڵوز و بۆ ئەم بابەتە لەمڕۆ کارەساتەکە ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونە بە تایبەتی کە ئێستا وەرزی سەرما لە ئەم ساڵدا دەستی پێ کردووە بێگومانەوە سەرپێچی یاسایی پێشێلکردنی یاسای هەرێمی کوردستانە چونکە بڕینەوە یەک داریش وەکو وتم پێویستی بە ڕەزامەندی وەزارەت هەیە ئەگەر هاتوو ئەو دارەش لە بەرژەوەندی پرۆژەیەکی گرنگ بۆ خزمەتی هەرێمەکەت بەکاربێ هەردێ بە ڕەزامەندی وەربگیرێ بێگومان زیانی زۆرە بۆ ژینگە زیانی هەیە بۆ دارستانەکانی ئێمە بەڵام وەکو وتم ناتوانین لە ڕووی یاسایەوە ئێمە ئیجراعات بکەین چونکە ئەوە ڕەهەندێکی ئیقلیمی و دەوڵەتی هەیە و لە تایبەتمەندی سەر و دەسەڵاتی وەزارەتی ئەمریکا بریتە لە ئەنجومەنی وەزیران و پەرلەمان و دام دەستگاکانی تری هەرێمی کوردستان